مامۆستا باوکو و کوڕێک ئەتوانن دایک و کچێک مارە بکەن؟ بەڵێ قوربانگیان. باوکەکە مامۆستا دووبارەیەکەمان تێگەیشت. بەڵێ قوربانگیان، باوکەکە سەرەتا دایکەکە هێنێت. باشە براکەم؟ بەڵێ. نە ئافرەتێکە بێ هاوژینە، هاوسەرەکەی نەما و کچێک. باوکی تۆ چێ ئەو ئافرەتە ئەخوازیەوە، ئەو ئافرەتە کچێکیشی هەیە، تۆش ئەڕۆی کچەکەی ئەو مارەکەی، کەواتە تۆ لەگەڵ باوکتا بیتە هاوڵزاوە. بەڵێ مامۆستا، بەس ئەدی ئەو کوڕ و کچەی گچکەکەیان و باوکو و ژنەکەش هەردووچیان منداڵیان دەبێت، ئەو منداڵیان دەبنە چی یەکدی؟ طبعا ئەو منداڵانە منداڵی باوکی تۆ باشە کە لەو ژنە و منداڵی خۆت بەڵێ باشە، ئەو کاتە ئەبنە یعنی باوکی تۆ بێ، ئەو کاتە حرامە بن لە یەکتری. تێگەیشتم مامۆستا، بەس مامۆستا پرسیارێکی تر. لەبەر چی قوربانگیان؟ لەبەر چی؟ لەبەر ئەوە مناڵی تۆ ئەبێتە چی باوکت؟ دەبێتەنەوەی. ئەبێتەنەوەی ڕەحمەتی خوا دەبێت. ئەی مناڵی باوکت بۆ تۆ ئەبێتە برا. دەبێتە برام. بارەکەڵڵا. بەڵێ.